بینەرانی عزیز دووبارە سڵاو بەردەوامی لەگەڵتان بە پرسیاری میوانەکان. فەرموو. من شاخەوان من تێتی قسەکانی کاک بێستونەکەم بەڕاستی حەقا وەزارەتی تەندروستی بیر لەوە بکاتەوە کە مەجاری مختبەرەکانە، چونکە هەندێک مواد لە مختبەرەکانە بەکارێت بەڕاستی ینی ئەوە تێکڵای پاشەڕۆ بێتەوە لە تەسیراتی زۆر لەسەر خودی مرۆڤەکان بەجێڵێت نەکتەنها لە خەستەخانە و حتا زانکۆکانیش مختبەرەکانی جامعە بەڕاستی من خۆم بەکالورەسمەیە لە کیمیا، ینی ئەو مختبەرانی مواد بەکارێت حەقا شوێنێکی تایبەتی بۆ ئەندرێ ئەو پاشەڕێ بسووتێنە دوایەوە بە فلتەر ئەوهای بڕاتە دەرەوە کە دوایەوەشە سوودێەوە حەقە وەزارەتی تەندروستیش بیر لەوە بکاتەوە، ینی ئەو سارێکی زۆر هاتووەتە سلێمانیەوە، شارەکانی تر هەولێر و دۆکوانش ئەو بەنزینی کە سووتێ پاشەڕۆیە کە تەسیراتیە لەسەر ئینسانەکان سەرەتان نیسبەی سەرەتان بۆیە بەرزبووە، ینی ئەوە یەکێکە لە مەرجەکان حەقا بەڕێبەراتی هات تۆش بیر لەو مەسەلەیە بکاتەوە. من زۆر سپاس بۆ تۆش. محەممەد زۆر جارە جملەکە لەسەر دکتۆر و کارمەندەکان کە ڕین بۆتەوەی گیانە دەستدانی نەخۆشەکان، بەڵام کارمەند و دکتۆر تاوانی چییە لە کاتێکدا کە دەرمان هاتوتە ناو نەخۆشخانەکان لە ناو نەخۆش ئەمە پرسیارەکەت بۆ کێ بوو سەبارەت بە هێرشکردنە سەر ڕوونکردنەوەی دکتۆر جەعفەر، ینی بەڵێ دەرمان هاتوتە ناو نەخۆشخانەکان لە ناو نەخۆشخانەکە دەرزی ئەو دەرمانە بۆ نەخۆش کراوە بۆ گیان لە دەستدانی. تاوانی دکتۆر و کارمەند چییە؟ دەربارەی دەرزی سیفتراکسۆنیش بۆتە هۆی گیان لە دەستدانی نەخۆشێکیان دوو نەخۆش، بەڵام ینی چەند نەخۆشی ڕزگار کردووە ئەوشمان لەبی نەچێتەوە کە دژە زیندگیەکی زۆر بەقوەتە. ئەگەر بێت و وەزارەت بڵین حالێک بۆمە دانەنێت کە دەرزی سیفتراکسۆن لە خەستەخانەکانیان لە دەرەوە نەفرۆشتێت، باوەڕ نەخۆشی زۆر زیاتر بڵاو دەبێتەوە، چونکە سیفتراکسۆن دەرزیەکی زۆر باشە. کەواتە کێشەکە لە دەرزی و مادەی ناو دەرزیەکە نیە، کێشەکە لە بەکارهێنانەکەیەتی کە بە خراپی بەکارهێنرێت ئاگایی بەکارهێنرێت مردنی بەخراپی دەگاتە دەست دکتۆر و کارمەندەکان بۆ ناو نەخۆشخانەکان باشیان نەگیراوە یان کوالیتی کۆنتڕۆڵەکەی باش نییە. ئەو دەربارەی سێمی پرایڤەتیەوە هەر ڕوونکردنەوەیە. سێمی پرایڤەتی زۆر باشە، چ لەوەی نەخۆشێک لە دەرەوە لە خەستەخانە ئەهلیەکان 2 میلیۆن لە عملیاتی بدایان لە ناو نەخۆشخانە 200,000 بدا، ئەنی ئەوە قازانجی زۆری بۆ هاوڵاتیان زۆرە. پرسیارش بۆ دکتۆر جەعفەر دوای ئەوەی کە دەڵێ عەقدمان لەگەڵ ئەو کۆمپانیانە بەستووە بۆەوەی کە ئەمجار دەرمان بەباشی دێتە ناو هەرێمی کوردستانەوە، دکتۆر زەمانەتی ئەوەی دەدرێتێک کە لە ناو نەخۆشخانەکان لە 100% بتوانێت دەرزی سیفتراکسۆن، ئەمپیکلۆکس، کلافۆران بۆ نەخۆش بنووسێ کە هەندێک نەخۆشیمان هەیە لە نەخۆشیە پێویستە ئەم دەرزیانی بۆ بنووسێت، ئەگەمانی بۆ نووسی لە نەخۆشەکە چانە بێتەوە. کەواتە دکتۆر زەمانەتی ئەوەی هەیە ئەمجار ئەم دەرزیانە بەکاربێنێ. پرسیارێکیش بۆ دکتۆر ڕێباز پێویستە پەرلەمانیش چالاکتر بێ بۆ دەرمان و بۆ دەربارەی وەزارەتی تەندروستی، چونکە عەلاقەی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە. زۆر سپاس بۆ تۆش. بەڵێ بینەرانی عزیز سپاسی ئەو میوانە ناکەین بۆ ئاراستەکردنی پرسیارەکانیان. دکتۆر دێمە لای تۆ بۆی وەڵامی پرسیارەکانیان بیتەوە. بەنسبەت پرسیاری یەکەم خوشکی بەڕێز پرسیاری کرد، ئەڵێ دەرمان لە ناو خەستەخانەکان لەو کوالیتیە نییە، لەو ئاستە بەرزەنیە وەکو ئەوەی لە سەیدەلیەکان هەیە. من بە پێچەوانەیەوە ئەو دەرمانەی لە خەستەخانە هەیە قەت لە سەیدەلیە نییە، مستەوای زۆر باشە، دەرمانی گران، دەرمانی چاک. هەر بۆ نمونە بەعزە دەرمانی هەیە ئێمە بۆ نەخۆشخانەی هیوا پەیەکەین، کولفەی یەک دەرزی ئەگاتە تقریبا 3,500 دۆلار. لە نەخۆشخانەی دڵ بەعزە دەرمانێک بەعزە ئستێنتێک بۆ قەسرە بەکارهێن کولفەکەی زۆر زۆرە، ئەمانە بە هیچ شێوەیەک لە سەیدەلیاتی ئەهلیانە. بەڵام مشکلەی ئێمە هەیە هەم بۆ سوالی جەنابن و هەم سوال پرسیاری کەش کرا، شەرت نییە لە هەموو بنکەیەک و مەڵبەندێکی تەندروستی هەموو دەرمانێک هەبێ کە لە سەیدەلیاتی ئەهلیا هەیە. ئێمە موسساتەکانمان دابش کردووە بۆ سێ کەتیگۆری: پرایمەری هێڵث سنتەر، سەکەندەری، ئەند تێرشەری هۆسپیتاڵ. پرایمەری دەرمانەکانی معەنە زۆر دەرمان هەیە نابێ بێبەوە، مەسەن بەعزە دەرمانێکی ئەنتیبایۆتیکی قورس هەیە نابێ بەوانە. خەسەخانای گشتی دەرمانەکانی جیایە، خەسەخانەی تایبەتی تەخەسوسیش دەرمانەکانی جیایە. ئەبێ ئێمە حسابی ئەوە بکەین مەسەن یەکێک لە لادیەک بنکەیەکی تەندروستی هەیە مەجموعەی دەرمان دابین ئەەکەین تەنها بەس بۆ ئیسعافاتی ئەوەلی. بەنسبەت هەموو سوالەکان جواب بەمەوە. بەڵێ بەنسبەت پرسیاری دووەم هی
کاکشاهۆ چۆن کوالەتی دەرمانەکەین ئێمە حاڵ حاضر تا ئێستا ئەو دەرمانەی کە یێتە کوردستانەوە ئەبێ دۆکەمنتمان بۆ پیشان بە بئەنەوە ئەمە مەصدەرەکەی پێڵێن Certificate of Origin and Certificate of Analysis ئەم دوو شتەمان پیشان بە بئەنەوە ئەمە ئیثباتی ئەکار لە مەصدەرەکەیەتی و لەو وڵاتەی کە ئینتاجەکرێت لەوێش بەکارێت و چۆن دروست کراوە و چۆن تحلیل کراوەوانمان بۆ بێنن. ئێستا دوای ئەوەی کە عقدمان کردووە لەگەڵ ئەم شەریکەی فاحیسەیە خۆی فەحسی ئەکا ئەجهیزەی پێە دەرمانەکە فەحسی ئەکا لە مەصدەرەکەیەوە لێبڵی لێەیە سعری لێەیە زۆر شت هەیە تەسهیلات بۆمانەکە یەتە کوردستانەوە بەڵام ئەگەر ئەمە ئەوێ ئەو دەرمانانە باسەکەم کە لە ڕێگە ڕسمیەکانە وێنە ناو کوردستانەوە کۆنتترۆلی ئێمیان بەسەرە. یعنی ئێمە مەجموعی نقاتی دخولیەمان هەیە بۆ کوردستان وەکو باشماخ وەکو لای پەروێزخان وەکو لای دووهەک ئەمانە کە یەنە ژوورەوە کۆنتترۆلی خۆمانیان بەسەر و ناڵێن لە ڕێگەی غێری ئەوە دەرمانی خراپ بێتە ژوورەوە. بەنسبەت پرسیارێکیش مەسەن ئەڵێ ئەو دەرمانەی کە ئەگەر ئەم شەریکە فاحیسە فەحسی کرد و وەکو سفترایەک زۆن یاگەر سیفۆ تاکسیم ئایا دڵنیای لەوەی تر دکتۆر بە ئاسانی بینوسێ ئێمە دایم لەگەڵ ئەوەیان دەرمانی ئەنتیبایۆتیک بە تایبەتی نیو جەنەرەیشن ئەبێ لە ڕێگەی فەحسی مختبەریەوە بێ ئەبێ فەحسی بۆ بکرێ زەرع کەڵچەر ئەن سنسیتیڤیتی کە دەرچوو ئیسبات و بۆ دکتۆرەکە ئەم نەخۆشیە پێویستی بەو دەرمانەیە و بە زەرع بۆی دەرچووە اینجا بینوسێ نەک هەر لە خۆیەوە بەڕاستی دەرمان نووسینی لەسە فەرست لاین و سەکند لاین و ترد لاین هەیە ئەبێ ئێمە یەکەم جار کە تەعامل لەگەڵ نەخۆشەکەین یەکەم لاین خەتی یەکەم دەرمان نووسین ئەگەر ئەوە چارەی نەکرد اینجا چینە سەر خەتەکانی تر ئەمە کراوە لە هەرێمی کوردستان. ئێستا ئێمە حاڵی حاضر بۆ دەرمانە ئەساسیەکان ئەبێ فەحسی مختبەری بۆ بکرێت تەعمیمش کراوە بۆ لای هەموو دکتۆرەکان و هەموو خەستەخانەکان. بەڵام دکتۆر زیاتر ڕەنگە ئەمە لە ناو شارەکانە جێبەجێ بکرێت بەنسبەت قەزا و ناحیە و دیاتەکانەوە ئەمە کارێکی قورس نییە. بەنسبەت تا ڕادەی قەزاش وایە چونکە قەزاش خەستەخانەی گشتی تایە بەڵام بۆ ناحیەکان و لادیەکان ئێمە خەستەخانەمان نییە ئەستان سەلاحیەتی ئەو کارمەندە نییە کە لە ئەو بنکە تەندروستیانە ئەنتیبایۆتیک و مضاداتی حەیە و دەرزی بنووسێ دەرزیش دائیمەن ئەبێ لە خەستەخانە بێت لە ژێر چاودێری دکتۆرە بێ چونکە وەکو لە بدایەتەوە باسم کە دەگەر هەر حساسیەتێک هەر ئیشکالاتی ڕووبە بۆی فریای کەوێن ئەو حساسیاتانش ئەگەر فریای کەوێت بەڕاستی بە ئاسانی ئەتوانی چارەسەری بکەین بەڵام ئەگەر لە شوێنێکی دوورە دەست بێ لە کۆڵانە بێ ناتوانین احتیمال هەیە ببێتە هۆی ئەوەی گیان لە دەست بڵێ بەنسبەت پرسیارەکانی بەنسبەت پرسیارەکەی ترەوە باسی ئەوە کە ئەڵەی دەرمان لە کۆڵان لە لای مزەمت بە شێوەیەکی خراپ هەڵگیراوە ئێوە هیچ ئیجراعاتێکدان هەیە ئێمە کە ئیجازەیەن بە دەرمانخانە سەیدەلی ڕسمی بکرێتەوە ئەبێ ئەوەی ئەوێت سەیدەلی ڕسمی بکاتەوە پزیشکی دەرمانساز بێ دەرچووی کۆلێژی دەرمانسازی بێ 3 ساڵ سەر خزمەتەکەی ڕۆشت بێ خەبیر بێ لە مهنەکەی داوای کردنەوەی سەیدەلیە کا سەیدەلیەش ئەبێ مواسەفاتی هەبێ 20 متر مربع بێ واجهەکەی ئەوە نەبێت ساردکەرەوە و فێنکەرەوەی تیاابێ سەلاجەی تیاابێ اینجا ڕێگەیێنێ بیکاتەوە بەڵام ئەوانەی کە لە لاکۆڵانەکان و اختصاصیان پزیشک نییە و دەرمانخانەکەنەوە بەڕاستی ئیجازیان لە ئێمە وەرنەگرەوە لە خۆیانەوەیکەنەوە شتێکی نایاساییە شتێکی غێر قانونیە ئەبێ بە هەموو لایەک نێڵێن ئەو دیاردەیە بمێنێ بگەڕێنەوە بۆ کاری احتیادی خۆیان دەرزیلیانە تەداویە چی ئەەکەن بەڵام تەعامل لەگەڵ دەرمان و دەرمان فرۆشتن و دەرمان بە نەخۆش ئەوە ناکرێت. نازانم ئەگەر سوالی تقریبان زۆر سپاس. دکتۆر پێم وا بێت چەند پرسیارێک شاڕاستی تۆ کرا. پرسیارێکیان سەبارەت بە بانگهێشتکردنی وەزیری تەندروستی لە ڕاستی ئێمە وەک لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەسەر ڕەوشی هەم دەرمان هەم خۆراک بانگهێشتی وەزیری بازرگانی وەزیری کشتتوکاڵ و وەزیری پلاندانان لەگەڵ وەزیری تەندروستیمان کردووە لەبەرەوەی کە بەرپرسیارەتەکە لە ڕووی یاساییوە لە ئەستۆی ئەم چوار وەزارەتەیە. سەبارەت بەوەی کە ئێستا سەرۆکایەتی پەرلەمان بەرنمەیەکی تری داناوە ویژەوەیە کە هەفتانە وەزیرەکان بانگهێشت بکرێن بێگومان ئەو کاتە پرسیارکردن کراوە بێت و سەبارەت بە وەزیرێک هەر وەزیرێک بەرپرسیارە لە چ کەرتێک لەبارەی تەواوی کەرتەکەەوە توانی پرسیار بکەی و کراوە. بەڵام نازانم من شتێکم بیست نازانم تا چەند ڕاستەگەر تۆ وەڵامم بیتەوە
ڕاستە لە ئەم بانگێشکردنە دەورەی وەزیرەکانە پەرلەمانتار تەنها یەک خولەکی بۆی پرسیارەکانی ڕاستە بکات یان ئەمە بێگومان ئەم بەرنامەی سەرۆکاتی پەرلەمان ئەگەرچی لایانی باشەی هەیە بەڵام لایانی خراپشی هەیە ئەوەیە کە تۆ پرۆسەی لێپرسینەوە گۆڕی بۆ پرۆسەی میوانداری تەنها پرسیارکردن و وەڵامدانەوە ئەو کاتە لێپرسینەوەی پەرلەمان چی لێدایە تەواو کۆتاییەت بەوەی کە پەرلەمان متمانە لە هیچ وەزیرێک بسەنێتەوە دواتریش یەکێکتر کە لە سەرتاوە ئێمە کێشەمان هەبوو لە ناو پەرلەمان مەسەلەی ئەو کاتە بۆ دانراوە بۆ پرسیارکردن و ڕێگەگرتن لەوەی کە پەرلەمانتار تا ئەو کاتەیە گاتە قەناعەت پرسیاری خۆی بکات ئەمە لە سەرتاوە وجودی هەیە بۆ ئێستش کێشەی هەیە بۆی هەرێ لەبەرەوەی ئێمە وەکو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن قسەی جیاوازمان لەم بارەیەوە هەبوو و لە ڕوونکردنەوەی شاڕامان گەیاندووە پرسیارێکی هەبوو لەبارەی دەرمانەوە من لەسەر دەرمان ئەڵێم دەرمان ئەو خاڵەیە کە ڕاستی قسەی ئێمەی سەرمان لەوەی کە گۆڕانکاری لە کابینە تاوان بوو بەرامبەر بە خەڵکی کوردستان کرا لەبەرەوەی کە ئێمە لەگەڵ وەزیری پێشووی تەندروستی گەشتینەوە ئاستەی لێپرسینەوەی لەگەڵ بکەین کە بۆچی وا 2 ساڵ تێ پڕێ و نەوتوانی کێشەی دەرمان چارەسەرکەی کابینە گۆڕا وەزیری تازە هاتووە ئێستا قسە لەگەڵ وەزیری تازە بێ لەگەڵ وەزیری تازەش لە سفرەوە دەست پێ بکەی پرۆگرام و بیرکردنەوەی وەزیری پێشوو ئەوە بوو کە کۆنفرانس بگیرێ و لە دوای کۆنفرانس بە گوێرەی پێشنیارەکانی کۆنفرانس کار بکرێت پێشنیاری وەزیری نوێەوەیە بە عقدکردن لەگەڵ کۆمپانیاگەم ئەم کێشەیە چارەسەرکەی لە ئێستاە وەزارەتی تەندروستی ناتوانێت زەمانەتی تەنها یەک دەرمانیش بکات لە ڕووی کوالیتی باشەوە لە ناو بازاری هەرێمی کوردستان ئەمە قسەی خۆیانە قسەی من نییە لەبەرەوەی تاقیگەکانی ئێمە و کوالیتی کۆنتترۆڵ ئێمە لە ئاستێکان نییە کە بتوانێت بیسەلمێنێت کە ئەم دەرمانە دەرمانێکی باشە یا خراپ و ئەو هاوڵاتی کە لە سلێمانیش گیانی لەدەستدا و لیژنەی لێکۆڵینەوەکەش باشترین دلیل لەوەی کە کاتێ نەخۆشێ گیان لە دەستدا ئەو کاتە وەزارەت بیری ئەکەوێتەوە کە ئەم دەرمانە قەدەغە بکە ڕاستە نەخۆش حساسێتیە تەنها ئەو حساسێتی نییە بۆ لەشی ئینسان پێم وایە نازانم مەگەر دکتۆر جعفەریش تاکید لەو قسەیە بکاتەوە ئەگینا هەموو دەرمانێک معارەزە بۆ ئەوی تەنانەت ئایڤی فلودیش کە خەڵک پێڵێ مۆغەزی احتیمالیەوە هەیە حساسیت دروستکە بەڵام بۆ خەڵک قسەی هەیە لەبەرەوەی وەزارەت نەیتوانی وە زەمانەتێک لای خەڵک دروست کات ینی وەزارەت کاتێک بتوانێت کاتێک کە سفتریاک زۆنەکە هاوڵاتیەکەی گیانی هاوڵاتیەکەی لە دەستدا وەزارەت نەیتوانی بە سنگێکی بەرزەوە بڵێ نەخێرم دەرمانە من زەمانەتم کردو کە دەرمانێکی باشە بەزەوە هاوڵاتیەکەی حساسیەتی هەیە ڕۆژ دەرمانەکەی لە بازار وەستان لیژنەی دروست کرد تا ئێستش نەیتوانی لە ڕووی کوالیتیەوە بیسەلمێنێکە ئەو دەرمانەکە کوالیتیەکی باشی هەیە بەڵام ئەوەی کە من ئەم قسانم تا ئێستەیە تا ئەم لەحزەیە بەڵام لەم لەحزەیەوە وەزارەتی تەندروستی ئەو عقدەی کە لەگەڵ ئەو کۆمپانیایە کردوێتی لەمە بەدووە ئەم کۆمپانیایە زەمانەتی بازاری دەرمانەکە لە کوردستان بەڵام زەمانەتی سەرکەوتنی کارەکانی ئەم کۆمپانیایش بڕینەوەی دەستی حیزب و دەستی بەرپرسە حیزبەکانە لە ناو بازاری دەرمانە چونکە پێشووتریش ڕێگە هەبوو بۆ ئێمە نەهێڵین دەرمانی خراپ لە بازارە هەبێ بەڵام ئەوە منی بەڕێوەبەرم یا منی وەزیرم ناتوانم لە بەرامبەر فلانە بەرپرسی حیزبی کە لە پشت فلانە کۆمپانیاوەیە قسەی خۆم بکەم بۆیە زەمانەتی سەرکەوتنی ئەم کۆمپانیایش کۆتایی هێنانە بەو دەسوەردانی حیزبیە لە ناو بازاری دەرمان و بازارەکانی تریشە بەڵێ زۆر سپاس هیچ پرسیارێک نەمابوو ئەوەی پرسیار لە من کرا هەر ئەوەیە بەڵێ زۆر سپاس دکتۆر دێمە لای تۆ پێم وایە بێگەر پرسیارێکت لێکرابێ و ئەمەوێ قسەیەکیش وەکو ئەو خانمەوتی قسەیەکیش لەسەر پەروەردەی پزیشکەکان بکەین سێ پرسیار خۆی بڵێن جوابەکەی منەگرێتەوە یەکەمیان نسبەت هاوژین خانەوە ترسناکترین بەش کەیسا دکتۆرە ئەو کێشەیەکی کۆمەڵایەتی ئاینی کەلتوری یعنی کۆمەلگایە یعنی وابزانام کەسمانیە کە بەیانێ نەچینی دەرەوەڵی خۆی ئیشم نەکەوێتە فلان دائیرە وازە تەندروستی بێنە هەش دائیرەیەک بێ دکتۆریش بەشێکە لەو مۆزەفانی کەوا لە ناو یەکێک لە وەزارەتەکانی حکوومەتە دەوامەکە ئەمە خاڵێکن خاڵی دووهەم سوء تەفاهمێک لە بینی نەخۆش و دکتۆرا هەیە کاتێک کە من ممارسێکی باڵتنیم تەعاملم لەگەڵ ئەوانەیە کە نەخۆشی زەخت و شەکرە و نەخۆشی درێژخایانیان هەیە کابرایەتەوە گلەیم لێکە قسم پێڵێت لەسەرەوە یعنی بڵێ من تەدریبم کردو کە قوبوڵی و قسانە بکەم خۆم کە دکتۆرم ئەگەر مناڵێکی خزمی خۆمی ئەگەر مناڵێکی خۆشم ئەگەر هەبێ تووشی نەخۆشی بێت لەوانەیە تووڕە بمدەی لەبەر ئەو کە کاتێک گلەیی لەوەکە کە مناڵەکە چێتە لای نەچۆتە لای پسپۆری مناڵان چکە من ئەو پسپۆری مناڵانی کەیان ناسم حەزەکەی بەناو هەموویت پێڵێم یەکێکن لەوانەی کە زۆر بەباشی مامەڵی سایکۆلۆژی لەگەڵ مناڵاکەن و ئەتوانن مناڵ هەدەکەنەوە ئەمە بە چاوی خۆمان بینیومانە کەواتە لێرە قەزەکە سوء تەفاهمە نەخۆشی
تایبەت نەخۆشی دیاریکراوە نەچۆتە لای پسپۆرەکە بۆی دیاریکراوە بەنسبەت پرسیارێکی کەشەوە کە ئایا دەوامی سەعات و ئیستیشارەکان ئەوە مشکلێکی زۆر گەورە زۆر سپاس بۆ پرسیارە ئێمە سیاس دکتۆر دانیشێت مرکز صحیەکانمان هەیە کە یەکەم جار نەخۆشە چێتە ئەوێەوە لێەوە تەوزیعکرێت ئەگەر تەواوی بێکسەرێنگەرن بۆ تەواوی ئەگەر ئەو نەخۆشە شتێکی وای هەبێت کە لەو مەرکز صحی نەتوانێت سەیطەری بەسەرا بکرێت ئەنێرێ بۆ ئیستیشاری خۆی ناوی ئیستیشاریە واتە ئەم فلتەرەی کە بەشی یەکەم بەشی دووهەم لی دەرەچێت ژمارەیەکی کەم مەفروضە بمێنێتەوە کە شتێکی خۆی منطقیە بەڵام لای ئێمە بەعام نەخۆش نەچێتە تەوارەکە و ناچێتە بە تایبەتی بەیانیان مەرکز صحیەکە شەکسەر ئەچێتە ئیستیشارەکە وتی 30 من دڵنیایەکەم جارەوەی 60 بینین لە ماوەیەکی کورتە لەوێ خەلەکە لە سەعات نوەکانی خەلەکە لە جۆب دیسکریپشن لە تهدیدی ئیشەکایە خۆی ئەبێ نەخۆشەیە کەم جار بۆ نەخۆشیەکە بچێتە مەرکز صحیەکە چکە لەوێژە دکتۆری لێیە ئەگەر سەیطەڕی بەسەر وەزعەکە کرد حالێکە سەیطەڕی نەکرد خۆی ئینێرێت ئەڵێ من ناتوانم ئەمە بۆ تۆکم بڕۆ ئیستیشارەکە یا ئەگەر حاڵەتی کتوپڕ بێ ئینێرێتە تەوارێکە کەواتەمە لێرە تەوزیعەکە خەلەلتیایە بەنسبەت ڕوونکردنەوەیەکی شۆرەت باسی بنزین کرا کەەوە بەیونی بە تەندروستیەوە نییە هەتا ئێستا ئێمە لە عێراق و لە هەرمی کوردستانەیەکێک لەو شتە خراپانی کە هەمانە قڕقۆشم بەکارێت لە ناو بنزینە کە لە زۆر جێگە نییە یعنیەوە کێشەیەکی تەندروستی زۆر کەوری ماڵ وێرانکەر لە ئێستاش و لە داهاتووشە بڵاوکاتەوە کە ئەوە مەفروضە یعنی حکوومەت ئەوشتە لێ پرسیینە بێ نەک تەندروستی زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بۆ تۆش بدەم لەسەر مۆزوعی بنزینەکە لەبەرەوەی بەرپرسیارەتەکە لە ئەستۆی دەستەی ژینگەیەوە دەستەی ژینگەیەشە لە چوارچەوەی کاری لیژنەکەی ئێمایە دەستەی ژینگە لە ڕاستیە کاری خۆی کردووە و راپۆرتی لەسەر و بابەتە بەرز کردووەتە هەم لەسەر ژمارەی ئۆتۆمبیل هەم لەسەر خراپی و بنزینەی لە کوردستانە بەکاری کاریگەری لەسەر ئۆتۆمبیلەکانی بەڵێ لەسەر ئەوە دەستەی ژینگە کاری خۆی کردووە راپۆرتی خۆی لە ڕووی زانستیەوە قسەی خۆی لەسەرەوە بەرز کردوێتەوە داوێتی بە حکوومەت بەڵام ئەوە حکوومەتە لە ئەنجومەنی وەزیران کە پێشنیارەکەی دەستی ژینگە جێبەجێ ناکات بەڵێ سپاس کاک بێستونگە پرسیار لێ نەکراوێت تا من پرسیارت لێ بکەم قسە زۆر لەسەر دەرمانخانەکان ئەکرێت ئەوانەی پێوترێت دەرمانخانەی لاکۆڵانەکان و زۆر جار دەوترێت ئەوانەی لەم دەرمانخانانە کارەکەن بیریان چۆتەوە وەزیفەیان چیە و دەوری دکتۆرە بین بە بڕوای تۆ داخستنیان چارەسەرە بڵێ ئەگەر بوارم بە یەک خاڵ هەیە کە لە زۆر دەمێکە نەکو کاتی بەرنامەکە تەواوی و جێمەکەی تۆ ئەیش بیتێ لە بیمەی تەندروستی یەکێ لە خاڵە خراپەکانی ئەم نظامی صحیە سیستەمی تەندروستی هەرێمی کە نیمانە تا ئێستا بیتێ لە بیمەی تەندروستی واتە یەکسانیەک بۆ خەڵکاژارەکە نییە بچێتە نەخۆشخانەکان کابراایە کە یەک دینا لە جیفانیان نەبێت ئەبێت 11 وەرەقەیە یا 1300 دلار با شەبەکە و باڵۆن کابراایەکیش کە ئەو پەڕی دەوڵەمەند بێ هەر هەمان سیاری لێوەرەگرێ ئەم نیزامی بیمەی تەندروستی لە هەموو دنیا ئێستا بەرپاکرێت من بەس بۆ ئەوی جەنابێت لە ساڵی 1970 تقریبا وا 200 ساڵ لەمەوە پێش بۆ یەکەمین جار لە ئەڵمانیا تەطبیق کراوە لە ساڵی 1994 لە بەلجیکا دیاریکراوە لە ساڵی 1990 ساڵ و شتێک لە نەرویج جێبەجێکراوە لە بەریتانیا لە ساڵی 1911 لە یابان لە ساڵی 1922 معقولە تا ئێستا ئێمە 22 ساڵە وەزارەتی تەندروستی نەتوانێت بیمەی تەندروستی واتە ئەگەر هاوڵاتیەک پارەی پێ نەبوو خزمەتی بکات ئێستا ئەوەی کە لە ناو ماڵا نەباوە ئەڵێ گەر پارەکۆکەمەوە کابرا بۆیە پارەکۆکاتەوە لە نەکو سبینێ نەخۆشکەوم چونکە ئەوەی کە ئێمە کویەکەینەوە بەس بۆ نەخۆشیەکەیە ئەمە بە سەراحەت ئەمە دەردێکە کە ئەبێ وەزارەتی تەندروستی دەمێ بۆەوەی باسی بکردایە بەڵام تا ئێستا باسی نەکردووە ئەمە کارە ساتە یەکێ لەو چارەسەریانەی کە ئێستا وەزارەتی تەندروستی خستوێتێ بگات ئەڵێ نیمچە پرایڤت واتە نیمچە تایبەت معقول نییە من ئێستا ژەڵێم کە دکتۆر کازان کە نوێنەری پەرلەمان و لێرە دانیشتووە دکتۆر ڕێباز عەفو ئەبێ ئەویش پشگیری بکە کابراایە کە فەقیر بێت هیچی پێ نەبێت پێویست ناکە ئەویش لە ساڵ 20ەکەش بە واجبە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەک لە ساڵ 20ەکە و لە ساڵ 8ەکە بۆ بیکەین بمنێت بەسەریانەوە بۆ سەر ئەوەی کە ئێمە بڵین لە ساڵ 20 بۆ ئەین ناکاکە جان حکوومەتی هەرێم ئەوەی کە فەقیرە پێویستە هیچ پارەی لێوە نەگرێت قزمەتی بکە ئەوەی دەوڵەمەنیشە بڕێ پارەی لێ وەرگێت هیچ تاوانێکی نییە لەوەی کە لە بەیانیان و لە کاتی دەوامی ڕسمیەکەیە بەری نەکەوت تاوانێکی نییە لەوەی بۆ 20 جێوێکی پیسی خواردنێکی پیسی دەرمانێکی پیسە بۆ داناوە بیخوات نەخۆشەکەوێ ئەمە خەن ئێمە سەر قاڵەکەی بەڵێ پرسیارەکەی جۆنابیشتم جواب نەیەوە مەسەلەی ئایادەی لاکۆڵانەکان ئەوەی کە پێی دەوتەیە ئێمە پێی دەڵێن نۆرینگەکان ئایادەی لاکۆڵانەکان لەم ڕۆژەیە پێویستە بۆ کارەکەی بۆچی پێویستە من سەبەبە بۆ ئێمەوە تێگەشتی بۆچی پێویستە لەنە شاری سلێمانی ئێمە با نمونەی شاری سلێمانی بینەوە لە شەوێکە لە شاری سلێمانی چەند سەیدەلی خەفەر یەک سەیدەلی خەفەرە تا چەند خەفەرە لەوانەیە کاک تۆ جعفەر بزانین لەوانەیە تا ساعت 12 خەفەر بێت ئەوی زۆر جارەکەوێتە جێگایەکی دوورەوە دۆزێتەوە چکە ئالەمی ئەومان نییە
کەواتە ئەو هاوڵاتیە بچێ بۆچۆ ئەگەڕینەوە بچێ بۆچۆ ئەبێ بچێ بۆ نەخۆشخانە یەکەم جار ڕۆبێ بکە ڕووکاتێکی تەواوی ئێمە وەزئی تەواریمان بە ملیێنێک کەس یەک تەواریمانەیە کاما خۆی ئەزمەیەکی گەورەیە لە شای سلمانی دروست بووە یەکێک لە قڕگە تووشی حاڵەتی حادیسە بهارە ببینە بەرناو جێگەی بازارەوە یەکێ لە سەرچناوی لە تاسوجەش بیارێنە ئێمە وەزئی ئەوە نەمان باش نییە کەواتە لاکۆڵانەکان ئەوەی کە پێی دەوتێن نۆڕینگاکان لەم کاتەیە من تا ئێستاڵم بوونی پێداویستی خۆیە سەلمێنێ بوونی پێداویستی خۆیە سەلمێنێ بۆیە حکوومەتیش وەزارەتی تەندروستیش تا ئەمڕۆ نەیتوانیوە بە سەراحەت دایبخە لایەنێکیکە هەبوو خاڵیشکە ئەگەر وارماوە گەرمەجای بەڵێ گرت زۆر بە کورتی بێت چووکەی ترکاتیەوەیە دوا قسە وەرگرم بەڵێ من باسی ئەوە لایەنی چوارم خاڵ کە دراوە بۆ وەزارەتی تەندروستی کە وەکو ئەرک و واجبە کە ئیشی لەسەر بکات بریتیە لە پێشخستنی توانای مرۆیی کادیرەکانی بە دکتۆرەوە بە کارمەندی تەندروستیەوە بۆ فەڕاشەی کە ئافون بۆ کارگوزاری کە ئیشەکە لێوێ پێویستە توانای زانستیان پێش بخە وەزارەتی تەندروستی زۆر کەم تەرخەم بووە تا ئێستا لەسەرەوە نەکە لەگەڵ کارمەندانی تەندروستی لەگە برا دکتۆرەکانیش کاکە لەگەڵ کارمەندانی تەندروستیە کارمەندی تەندروستیمانێ لە ساڵی هەفتاوە تەخڕوجی کردو تا ئێستا ئەلفوبەیەکی تازەی نەخوێنەوە لە ساڵ هێشتاوە خوێن تاوی کردو تا ئێستا هیچ نازانێ ئاخر وتی وەزیری تەندروستی دکتۆر ڕێکەوت بەڕێز دکتۆر ڕێکەوت لەم شەوانەیە ئەڵێ چی باشە بۆ چارەسەری ئێمە کۆمەڵە ستاف لە هندستان و لەوانەیەنین کاکەمە چارەسەریەوە ناکە ئەو ستافەتدا بەشێکی بۆ سەر سلێمانی بۆ سەر کەلار کفری هەولێت بۆکێ دەبش نا کۆمەڵی دکتۆر بێنەکە ئەوەی کە جەنابی ئەڵێ کۆمەڵی دکتۆر بێنە بۆ ستافە بڵێنەوە کەسی ساڵە تەخەڕوجی کردو و ئەلفوبەیەکی تەندروستی نەخوێنەوە زۆر سپاس زۆر زۆر بە کورتی دوا قسەتم پێ بڵێ زۆر من ئەوەیە من داوە ئەم قسانەی کە یکەم مەبەستمەوە نییە کە بە سەراحەت خەڵک نیگەران بکەم خەڵک ئەوە بکەم کە بڵێم هیوایەکیان لە دڵانێڵمەوە بەڵام داوە لە وەزارەتی تەندروستیەکەم ئەم کارە بەم شێوازە ناچێ بەڕێەوە بەوە ناکرێت ئێمە لە حاڵەتی دیفاعیا بین ئەگەری چەک تووشێکی شتێ بوو چارەسەری بکەین لا سامەحەڵڵا لەوانەیە کارەساتی سروشتی لەم وڵاتە ڕووبات کە ئێمە توانای ئەومان بۆ حازر نەکردووە لا سامەحەڵڵا لەوانەیە تەقینەوەی گەورە دروست بات کە ئێمە خۆمان بۆ حازر نەکردووە لەبەرەوە من داوا لە وەزیری تەندروستی و لە هەموو دەستگاکانی وەزارەتی تەندروستیەکەم بیت لەوە بکەنەوە چارەسەری بنەڕەتی بکەنەوە کە نێڵن خەڵک تووشی نەخۆشی بێت کە نێڵن ئەسبابی نەخۆشیەکان بڵاو بێتەوە کە نێڵن ئەو شتانی کە بێت ئەوی کارەسات و ڕووداوی هاتوشوانە دروست بێت زۆر سپاس دکتۆر دێمە لای تۆ دوا قسەت و هاوڕەیەکیش پێی وتم کە پرسیارێکت لێ بکەم وەکو نوێنەری حکوومەت یاخود وەکو نوێنەری وەزارەت وەکو کەسێک کە پۆستێکی ڕسمیت هەیە ئەڵێت لە چەندین ساڵە دکتۆر عیلاجی یاخود چارەسەری نەخۆشەکە بەڵام بەو شێوەی لەم چەند لێک دو ساڵەیە ئەیبینین ینی ئەوە نەمەترسی لای هاوڵاتیان دروست نەبوو کە لە هەموو شتێ بترسێ خەلەلەکە لەکوێیە زۆر بە کورتی یەکەم ئەرکی تەنها وتم ئەرکی وەزارەی سەحەنیە دووبارەی شیەکەمەوە ئەبێ هەموو لایەنەکان هاوکاری وەزارەی سەحە بن بەنسبەت دەرمانیشەوە دەرمان تا لە دەستی ئینسانی شارەزا بێ پزیشک و پزیشکی دەرمان زیاتر کۆنتترۆلەکرێ نابێت بە هیچ شێوەیەک لە هێنانی دەرمانەوە لە ڕێگەی شەریکە گەورەکانەوە تا ئاگاتە دەستی نەخۆش ئەبێت لە دەست ئینسانی شارەزا بێت لەژێر کۆنتترۆلا بێ بەنسبەت دکتۆریشەوە ئێستا وەکو جارانیە ئێستا دەرمان وەسائلی هێنایی دەرمان زۆر بووە ئتصالی دکتۆرەکان بە لە ڕێگەی ئینتەرنێتەوە بە تازەترین نەوعی دەرمانەوە زۆر بووە لەبەر ئەوە دایم دەرمانێکی زۆرتر سەرفە بێ دایم ئەنواعێکی تازە سەرفە جاران دکتۆرەکان ئەوەنە ئتصالیان لەگەڵ دەرەوەیانە بوو لەگەڵ ئینتەرنێتان نەبوو تەنها تهدید بوو مەجموعەیەکی دەرمان ئێستا زیایی کردووە زۆر سپاس دکتۆر دێمە لای تۆ گەردووە قسەت دوا قسەی من ئەوەیە خەڵک بۆ ئەترسێ یاخود خەڵک بۆ ئەم هەموو گومانەی هەیە لەبەرەوەی کە کەسێک نییە کە مافی نەخۆش بپارێت یاخود خۆی بە داکۆکی کار لە مافی نەخۆش بزانێت لەبەرەوە زۆر جار لەوانێت لە زۆر حاڵەتدا کە سوکارێکی من لە نەخۆشخانەیە گیان لە دەست بدا بەڵام کەسێک نییە بپرسێتەوە لەوەی کە ئایا ئەم کەسە ئەم کەسەی من بە هەڵەیەکی ئاسایی پزیشک کە لە هەموو دنیا ئاکرە گیانی لە دەستداوە یاخود نەخێر ئەمە کەم تەرخەمی بووە ئەمە لایەنێک قسەیەکی تر کامەوە بیکەم ئەوەیە کە بەرپرسیارەتی گۆڕانکاری لە سیستمی تەندروستی و چاکردنی ئەو بارە خراپەی تەندروستی لە ئەستۆی ئەو لایەنەیە کە دەسەڵاتی بەدەستە و ئەگەر نەتوانن چارەسەری بکەن ئەوە وەزیرە بێت چاوەڕێی لێپرسینەوە بکە لە بەردەم پەرلەمانە و ئەو لایەنە سیاسیژە بێت چاوەڕێی لێپرسینەوەی خەڵک بکە لە هەڵبژاردننی داهاتوو بەڵێ زۆر سپاس دکتۆریان دووە قسەی تۆ تەندروستی مافە
مافێکە هەموو مرۆڤێکەوێ هەیبێت جا ئەو مافاگەر حکوومەت بە پارەی یا بە خڵگیا بە بەلەش یا ئەبێ ڕوون و ئاشکرا بێت ئێمە هەتاوەکو ویستا پاشەگەردانەکە لەوێ نازین ئەم مافی خۆمان چۆن وەرەگرین تەنانەت بە دکتۆرەکانی شۆکە کاتی نەخۆشەکەوێ کەواتە ئێمە بێ باس لەوە بکەین کە ئەم مافا ئەبێت تەسبیت کرێ و نابێت بە خێر بیرێ بە خەڵک بەڵکو بێ پێویستی بێت کە بیرێ بە خەڵک. زۆر سپاس لە کۆتاییدا زۆر سپاس بۆ دکتۆر جعفەر حەیدەر یاریدەدەری بەڕێوەبەری گشتی بۆ کاروباری دەرمان دکتۆر شوان فایق پزیشکی ڕاهێنراوی نەخۆشیەکانی هەناوی کاک بێستون فەتاح ڕۆژنامەنووسی بواری تەندروستی هەروەها دکتۆر ڕێباز فەتاح ئەندامی لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە لە پارلەمانی کوردستان سپاس بۆ مولایەکان سپاسی ئەو میوانە ئازیزانە شەکەم و ماندوو نەبن بینەرانی ئازیز بەم شێوەیە بەرنامەی بەکراوەی کۆتایی هات ڕێز و سڵاوی ستافی بەرنامەی بەکراوەی قبول بکەن ئومێدەوارم هەمووتان لە شتاغ و تەندروست بن هەمیشە بۆ گەیاندنی ڕخنە و پێشنیاز و پرسیارەکانتان دەتوانن پەیوەندی بکەن بە لینکی بەرنامەی بەکراوەی لەسەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە لەسەر شاشەکە دەردەکەوێت تا بەرنمەیەکی تر بەخواتانە سپێرم و ماڵتان ئاوا بێت دەستان خۆش بێت.